لێرەدا پەردەی دەهەم نۆتە می، پەردەی 11 نۆتە فا، پەردەی 14 نۆتە سۆل و پەردەی 17 نۆتە لا. لێرەتین باس لەسەر ئەتەساڵ ئجراکردنە ئەتەساڵ نۆتە ئەتەساڵ. لێرە ئەگەر دقتکەن بە کەمانێک نۆتە سۆل و فای وەسڵ کردەکە بە یەکەوە، یانێ کە گەرەمەگەرەکمان بێ لێرە سۆل فا ئجرا بکەین، سۆل فا پێویست ناکەمە حتمما لێرە هەم بۆ سۆل هەم بۆ فا یەکە مزرابێ لەوێن، بەس بە یەکدانە مزراب کە بۆ سۆل مزرابمان لێدا بێ ئەوەی کە مزرابێتتر لێبێن بەشی دەنگی فایش دەربێرین. سایکن کە محکەم دەستان لەسەر سیمەکە کێشبێرن تا ساکانیان وەسڵ بێ بەیەکەوە. سۆل بێ ئەوەی کە مزرابێتتر لێبێن، پس سۆل بەم حاڵەتە وەسڵێکن بێکەوە. حاڵەتی تریشی کەس ئەتوانن هەمزەمان سۆل بە سێکە گرتانە فایش بە یەک کە ئەیگرن، سۆلتان کە ئجرا کرد دەستان بەرزۆکەن کە سای فاکەیش دروست بێت. بە پەنجەی ژمارە یەک ئجراکردنی شاید کەمێک دەنگەکە باشتر دروست بێت. خۆ دوو میزان ئەوەڵی کە ئەتەساڵیتیان نییە ئجرایەکەین، سۆل فا سۆل لا سۆل فا می، سۆل فا سۆل لا سۆل فا می. ئیسە دوو میزان دوومەکە بە ئەتەساڵ دەست پێکات، یانە سۆل و فاکەشی وەسڵکەینەوە. پس مزراب بۆ سۆل ئجراکەین، دەستمانە کێشینە مەلیاتە فا، جا سۆل مزراب ڕاست لا مزراب چەپ، سۆل مزراب ڕاست ئجرایەکەین تا فا، یانە مزرابی نییە فاکە ئەوە نهایەتەن می. خب یەک بارتر لەوەڵە سۆل فا سۆل لا سۆل فا می. ئیسە ئەتەساڵەکە سۆل ئەتەساڵە فا سۆل لا سۆل ئەتەساڵە فا می. خەتە بعدیەکەی خەتە دوومەکە اتصالی ناورگە پسر حالت معمولی اجرایکن سول فا سول لا سول فا می می سول فا سول لا سول فا می می. خب اجرا کردن سر سیمی خوار و سیمی وسط و سیمی بانی هرم درسه سول فا سول لا سول فا می سول سول لا سول فا می. خطی بعد يكي سول فا سول لا سول فا مي مي سول فا سول لا سول فا مي مي. يسأل سيمي وسط سول فا سول لا سول فا مي مي سول فا سول لا سول فا مي. يعني وصل بونا بتاع الإجراء كان يسأل سر سيمي باني شو خب سول فا سول لا سول فا مي سول اتصال فا سول لا سول اتصال فا مي. اگر هر پرسیارێکتان بوو توان بە کامنت دابنن کە بتوانم ڕاهنماییتان بکەم.